هەر لە ئێران دروستەکە ژێرەکەی بەس هێ بڵێم پۆمایە بەڵام ئەم سەری هەورامی ئەچنێ و ئەمە تقریبان 6,000ەکە 6,000 لەمە گرانترمان هەیە والله هێزایی چییە بڵێم چێکە شان و باڵی بە دروستەکە من کڵاش لەمە چاکتر شک نابم ئەمە بەرەو پێشچوونەکانە کۆمپانیای پۆمای جیهانی کڵاشی دروست کردووە بەڵام ئەمە تەنها بنەکەی پۆمای و سەرەوەی کڵاشی کوردی و چنراوەکەیە و لێرە وەسا زایری دێ وەسا زایر کۆمپانیای پۆمە ئەمەی دروست کردووە یاخود ئەوەیە کە بەس بنەکەی ئەوە پێشەشی بەخێر بێن زۆر سپاس دەکەم. ئەمە هەر لە ئێران دروستەکە ژێرەکەی بەس هێ بڵێم پۆمایە بەڵام ئەم سەری هەورامی ئەچنێ و لەسەری دروست دەکرێت ئای لەسەر قاڵبڕای شێژێ قیاسی چەند بێ قیاسەکەی پێ وەرەگیرێ و ئێسامەوە منە چلودووە لەسەر چلودووەکە قاڵبەکەی داعکترێ واتەمە کۆمپانیای پۆماگەی لە مۆزانیە واز ئەمە بێنین ئەمە چی ئەم مۆدیێلاتانی کە لێرەدا و ناوە ئەمە مۆدیلێ بڵێن لە هەر لەوە بچی ئەمە مۆدیلی سلێمانی خۆمانە ئەمە لە سلێمانی دروستە ئەمە لە سلێمانی دروست دەکە سەر کڵاشەکە ئەمە جیاوازە لەگەڵەوەی ئەو بەس کەپسە ئەمە دەستکردی باوکمە هەم چواردۆری پەرک تێگرێ ناوکەفی دەبڵ ناوکەفی تیەکەین بۆی کە قازبوونی تیانەکە کەپسیەکەین و اینجا دووبارە تەقەڵیەکەینەوە تەقەڵ نەکراوە ی خۆمان هەمووی تەقەڵ کراوە وەستان لە ژێری پەڕۆ هێنا ئێوە ئێمە بە خۆمان ئیشی تیان ناکەین تایبەتە بە هەورامیەوە بەڵام سەری پەڕۆکە ئیشی تیاکەین بەڵام بە هەورامی تو خەڵ شوێی شار باژێر سەرگەڵ و شار باژێر سەنعاتەکەی هەورامیەکان سەنەوە سەرگەڵ و بەڵام بێ سەرگەڵ و هەمی سنعاتکارەگە شارەزایتە بێ هەموو سنعاتێشتیا بوو بەڵێ سەرگەڵ و یعنی وەکو شارۆچکەیەک وە بۆ لە کاتی شۆڕشەکانیشە ئەی ئەمانە چین ئەمانەشە کڵاشن ئەمە هەیە لە قاسم گەرمە بێ قاسم بۆنەکە یعنی هەیە دوور بێتەوە لە شەکرەمە قاز شەکرە قاز گەرمە بێتە بەڵام ئێمە هەم ناوکەفێکی لۆکەمان هەیە لە ئەم جۆرە هەم لۆکەیە ئەم ناوەشی ئەمە ئەم سەر ئەڵمانیا لە ئەسلی خۆیان قوماشە ئێمە قاڵبی پێوەرەگرین چ قیاسی بە قاڵبی پێوەرەگرین و ناوەکەی لۆکەیەوە هەمووی لۆکەیە ئەمە گەرم نابێ ینی کێشەی بیشۆ چیلەکەی لێ بکە ئێمە چنجاوی دەستی خۆتانەمەیان ئەمە چندراوە هەورامی بڵێ ئەمە ئیش هەورامە چندراوە بەڵام بۆ خۆمان ژێرەکەی گۆڕانکاریمان تیا کردووە هەم کەپسە و هەم تەقەڵیشە وڵای من گەورەترین گرفتمەوە کە کڵاشم لە پێناکرد بنەکەی یا تەڕ ئەبوو یا پاژەم پێیێشە ئەمە ژێری تقریبان سکێچەرە بەڵێ سەرەوەی کلاشە هەیە حەزی لەوەی یانی ئێستا ئەمڕۆ بە نمونە زۆرترین فرۆشم زۆربەی زۆری ئەمە بووە ئەمە بڵێ ئەمە هەم گەنجانەیە ئەمە زۆربەی گەنجانەیە ئەوانی کە پۆماکەی پێوەی زۆربەی بەتەمەن لە پێکە بەس ئەمە گەنجانەیە لەگەڵ قاتا گونجاوە جاشتی دەستکردیش ئەوایشی لەوانێ بڵێن دیکۆری شوێنێ بەس کە لە پێکرا زۆر جوانە بەڵێ جامە ڕەشمان هەیە ڕاساسیمان هەیە ئەمە هیچ ئەمە هەمووی دەستکردی خۆمانە بڵین ئەمە فولۆکەیە بگرە لە ئەو فێنکترە ئەو مادی نایلوێن ئەوە نایلۆنیشی تیانە ئەوەشان ئەمەش هەر وەکو کلاشەوە ئەمە شەریکە چینینە ئەڵمانی ئەمە بۆ خۆمان قوماشەکەی کڕین و قاڵبەکەی پێوەرەگرین بۆ خۆم و باوکم ئەمە نرخیان چەنم پێڵاوانە وڵای هەرزانە ئەم ساڵ پار و پێرار زۆر باش بوو ئیسفادی باشم لێوە ئەم ساڵ 15,000 بەڵێ شتێک سنعاتی خۆتان بێت و بەم شێوەیە چنین بێت و ئەمانە 15,000 ئەرەوەڵ نیکە ینی من 2 ساڵ تقریبان 2020 ئەوانەی کە بۆ خۆم دروست مەگەر زۆربەی زۆری 25 کەمینە بوو ئەم ساڵ یعنی نافرابێت لەگەڵ وەزعەکەی بڕۆی ئەگەنا بەس پارەی ژێرەکەی کە دروستیەکەم ئەم کڵاشە سوورە چێ لێرەیە وەسازایی ئەمە خەڵک پیاو لە پێکە والله لە پێیەکە بەز بەرد و ڕەگەز بڵێم لەوانێ بێ بەس ئەگەر تۆزێک گۆڕانکاری تای باز ئەمە لەگەڵ قاتی زاخۆیی بە زۆری هەبێت قاتی زاخۆیی هەم ڕەشەکە هەم شینەکە هەم ئەو نوعی کەشیتە ئەو شینەی تایەوە خەتخەتی بەڵام بە زۆری ئەم ساڵ زۆربەی فرۆشیم لەگەڵ ئێستا ئەمە بۆ خۆمان دروستمان کردو ئەم باوکم دروست کردووە ئەمە ئێرانیە ئێستا سعری ئەمە 15 ئەمە دایە بەڵام ئەمە ناوکەف و کەپس و جوانیەکەی زۆر لەو جوانترە خەڵک زیاتر کاڵم سلێمانیە ی خۆمانە زیاتر تالیبی سلێمانەکەیە گرانترین کلاش لێرە کە هەبێ بە نرخی چەنە وڵی گرانترین کلاش ئەم کلاشەیە بەڵام وەکو دیکۆر بڵین هەمە لەوانە بڵێم 35,000 بێ بەقەدەمە دیکۆری جوان
لەم دیکۆری لەم جوانترە بەس لە کوالێتی ئەمە زۆر چاک ئەمە بەچەنە ئەمە تقریبان 6,000ەکەوێ 6,000 لەمە گرانترمان هەیە والله هێزایی چیە بڵێم چێکە شان و باڵی وە دروستێ من کلاژ لەمە چاکتر شک نابم شەرتیش نییە لەوانەیە هەبێ هەیە ئێستا هەورامێکە بۆ خۆی دروستکە زۆر چاکە بەس لەوانە زۆر گران بێ ئەگەنا لە ئەسلی کلاشی ئەسلی لۆکەیە ئەمە ئێستا حال لە تۆزی نایلۆنی تێگەل لەبەر جوانیەکەی بەڵێ کلاشی ئەسلی لۆکە ئێستا ئەمەگە لۆکە بێ بڵێم بە دڵی من $100 ژێ